نرانی بەڕێزێ مەجاریش کە دەگەڕینەوە لای میوانەکەمان بەڕێز دکتۆر محەممەد ئیحسان بۆ ئەوەی درێژە بە قسەکانمان بدەین کار دکتۆر پێشەوەی بێمەوە سەر دۆخی عێراق با بێمە سەر باسی کورد ئەگەرەکانی لە هەموو تەقینەوەکان بەڕێوێ ئەگەرەکانی بەردەمی کورد دەبێت چ بکات کورد دەبێت چ بکات خەتوڕەتەکەی جددی هەیە ئەکید حقیقەت جارێکی ترە گەڕێمەوە ماڵی کوردی پێویستە یەک بێت جارێکی تر تۆ ئەگەر وتت سەفینەیەکی زۆر لە نەو سەفینەیەکی گەورەبی سەفینەکە ئەغەرگێت تۆ غار بکەی بەرامبەر وەرەقەیە کزر بکەی وەرەقەیان ئەو کاغەزە نەجاتەکە بڕوابکەوانیە عەقڵیەتی کورد لە مەرحەلە هەندێکمان لەو قۆناغەیە پێویستە حەز بە سەرەکیەکانی کوردی بەڕاستی هەز بە مەسئولیەتێکی حەقیقی بکەن یعنی ئەم قۆناغەی عێراقی ئەمڕۆ قۆناغێکی ترسناکە سیرکە هەگەر سیناریوەکان ئەگە ئەطرافی إطار تنسيقي قوة بكاربونية ديجي تياري صدري قوة بكاربونية ديجيان وضعك زيادة تيكاتشي أجر أم قوة مثلا مقتدا زور جار شتي لازم شتي غريب يتوقع بكيليك دورنيا دور روجيتر مقتدا بليت والله زور سباستانا كان برون نويش بكان ومالطا نواب برود عراق بە قۆناغە چ لێ دێت ئەو وەزعکەش قۆناغێکی تر بێت ئەگەرەکان چییە من ئەڵێم کلیلی کێشەکە ئەوەیە کورد بتوانێت جارێکی تر یەک ڕێزێکی خۆی تەوافقێکی یەک ڕێزی بکات لە پێش ئیدعای ئەطرافەکانی سرای عێراقیەکان بکەن بێنە ئێرە ئێمە لەگەڵیان قسە بکەین ئایا چ قۆناغتان دەوێت لەم عێراقەکە هەڵبژارتن بوو هاتین لەگەڵتان هەڵبژارتنتان کرد قازانشماکردنیانش حکمە دروستکەن ئێوە کابراایەکتان دێنێت فەرستان دەکەن لە گابراکەی خۆتانەوە هەفتەی چوار کەسی هەیە لە پەرلەمان ئەم سیناریوە قبول نامێت لە لای ئێمە نابین بەشێک تا ئەخیرەن وەرن ئیما قانونی نەعبەکە بگەڕین حکوومەتێک دابنین قانونێکی هەڵبژاردننی تازە تعریفی کوتلەی گەورە ئەو ئەخطائانەی طبعا ئەم شتەی لە هەڵبژاردننی ئێستا ئەم وەزعە من لەسەر شاشەی کوردستان 24 وتیە ئەم وەزعە وای لێ دێت لەکە کە داوای تشنیەکان داوای هەڵبژاردنیان دەکرد من دەموت حرامە ئەم پارەیە لە هەڵبژاردنێکی بە سەرفێکە خراپترین یاسای هەڵبژاردن نەتیجەکەی خراپ ئەبێ کاکە ئێستا هەموویان زەریبەکەیاندا بەڵام من ئەڵێم بەم عەقڵیەتی کوردی ئەمڕۆ ئەم نەڕێڕێزی ماڵی کورد لەم قۆناغێکی وە زەرەر ئەبین بەڵام ئەگەر یەک ڕێز بین خەیارات و سیناریواتی زۆر باش بەرامبەر کوردستان هەیە باش کاک دکتۆر لە هەموو حاڵەتەکانە پێشبینی ئەوە دەکەن بۆ خۆمان دەزانین ئێران هەموو عێراقی بەدەستەوە یعنی لە دانانی مودێرناحەیەکەوە بەدەست ئێران هەتا دەگاتە سەرکۆمار و سەرۆکوەزیران پێی دوایە ئەمریکا ڕۆڵی چییە بێ لە عێراق هەروە بێدەنگیان حقیقەت ئەمریکا سیناریۆکەی خۆی گوڕاوە لە دوای ئوکرانیا لە عێراق لە پێش ئوکرانیا قەت عێراق لە لیستی 50 نەبوو لە ئەسبەقیاتی پاریۆرەتی سیاسەتی ئەمریکی بەرامبەر عێراق بڕوا بکە من زۆر مەتەڵەعم لە کاریە واشنگتن و ئەو کارەی خەفایی دێتەکردن حقیقەت لە دوای ئوکرانیا نەخێر سلەمی ئەسبەقیەتەکانی عێراق و مۆنتەقەی شەرق الأوسط کە قووەتێکی ڕاستی ناتوویەکی عەرەبی هەبێت بتوانێت دژی ئیران لەگەڵ ئیسرائیل ئەم سیناریوە لە ئارادایە زۆر ئەم سیناریوە زۆر شتی دێتە گۆڕین لە مەنتەقەها کە ئەم سیناریوە زۆر شت دێتە گۆڕین ئەگە بتوان تەطبیقکەن دوور نییە دەوڵەتی تازە تشکیل بێت دوور نییە دەوڵەتێکی عریق خراپ بێت دوور نییە دەوڵەتێکی زۆر فەقیر زەنگین بێت دوور نییە ئیعادەی تەنظیمی منزومەی ئەمنی مەنتەقەی شەرق الأوسەتە غەرەزی تارگێتێک ڕێگەکەی کە ئەمریکیە ئەم سیناریوەش هەیە بەڵام کێ مستاهلە ئەم کێ ئەتوانێت ئەم دەورە بکات کوردستان ئەتوانێت دەورێکی زۆر باش بکات لە ناوچەکە باشە حقیقەت دەورێکی فعلی بکات دەورێکی تەمامەن ببێتە عنصری استقرار عنصری نەقبولکردنی تعداش و نەبێتە ذەیلەک یان پاڵپشتێک وەکی جەماعەتەکانی کە تۆ ئەبینی ئیطاری تەنسیقی و زۆربەی خەڵک لە بەغا لە دوای ئیران یان تورکیان غەیری کاک دکتۆر ئێوە من کاتم زۆر کەماوە دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام بدەیت و من سوپاست دەکەم ئێوە ئاماژەتان بە شتێکی زۆر گرنگی کرد کە ئەمریکا بوو لە ناوچەکە و هەروەها ناتۆی عەرەبی بایدنیش دەڵێ ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ ناهێڵین باش پرسیارەکەی منەوەیە ئێوە وتان دوور نییە دەوڵەت دروست ببێت دوور نییە دەوڵەتێکی فەقیر دەوڵەمەند ببێ پێشبینی هەڵوەشانەوەی عێراقەکەن بەڕاستی هەڵوەشان من خۆمەڵێم ئەمڕۆ ئەگە سەیری تۆ بە دووردی بخوێنیت
ئەڵێ ئەگەر وەزعەکە سەیطرە سەر نەکەم مقتەدا خۆی ئەڵێ نهایەتی عێراق و دوور نییە ڕۆژێک بۆی بیگرم خەمی لۆی بخۆم من بەت بە تۆ ئەڵێم حەقیقەت ئەگەر ئێوە سڵحێک نەکەن تەوافقێکی تاو نەناوبینی خۆتان نەبێ نەخێر ئێوە ئەتوانن زۆر بگرین بۆ عێراق ئێمەش دوور نییە زۆر کەیفمان بێت بۆ عێراق ئەگەر نەمێنێ زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیحسان مامۆستای زانکۆ گەلێک سپاس بۆ بەتاریکردنتان لەگەڵمان ماندوومان کردی دەزانم ئەمڕۆ ماندوو بوون لە دەڤەری بەرزانەوە هاتبوون بۆ ئێرە گەلێک سپاس بۆ ئێوە شەوتان باش.